ئەو هەویانەی کە محاولە کراوە فەرض بکرێت لەسەر ئینسانەکان، ئەو پێناسانەی کە محاولە کراوە فەرض بکرێت لەسەر ئینسانەکان، چ پێناسی نەتەوایەتی بێ، چ قەبیلەیی بێ، چ خێزانی بێ، چ تاکە کەسی بێ، ئەمانە دائیمەن ئیستیعمار لە پشتیانەوە بووە. لەبەرچی ئیستیعمار ئەگەر یەک دوژمنی لە کۆڵ بوو بێتەوە بەهۆی فکرەیەکەوە زۆر بووە بۆ ئەو. لەبەرەوە دائیمەن هاتوون محاولەیان کردووە ئەو ئومەتانی کە داگیریان کردووە نەزع قەومی و ئیقلیمیەکانیان تیا زاڵکەن بۆ ئەوەی تەفتیتی هێزیان بکەن، بۆ ئەوەی تەفتیتی هێزیان بکەن کە هاتوون دەوڵەتی عوسمانیان گرتووە. دەوڵەتی عوسمانی کردویانە بە 21 دەوڵەتی عەرەبی، دەوڵەتێکیان لە ئیسرائیل بۆ بڕیوە داویانە بە ئیسرائیل. لە پاش ئەوە کۆمەڵێک قەومیاتی تر هەن تەوزیعیان کردوون نەتەوەی کورد، بۆ نمونە کە 30 ملیۆن نفوسی هەیە تەوزیع کراوە بەسەر 5 وڵاتە بۆ ئەوەی کە ئەمە ئەمەلی بەقائی نەمێنێ، ئەمەلی قووەت و تەماسک و زیندووبوونەوەی جارێککە ضعیف بکرێ و نەمێنێ. لەبەرەوە دایمەن ئەوان هاتوون محاولەیان کردووە شوناسی ئێمە لە مستەوایەکی زۆر تەسکا بهێڵنەوە بۆ ئەوەی ئاسۆی بیرکردنەوە و تێڕوانیمان فراوان نەبێ. ئەوی قەناعەت پێ کردووە و تۆتی تۆ یەهودی دۆنمەی دروست کردووە لە تورکیایە جەماعەتی ئەتاتورک و ئەوان و تویانە ئێمە قەومیەتی تەورانی زینوەکەینەوە. مارۆنەکانی لوبنانی هێناوە، میشێل عەفلەق و سەلاح بەیتار و کێوکەی هێناوە و توێتی ئێوە قەومیەتی عەرەبی زینوکەنەوە. شەریف حوسەینی هێناوە لە جەزیرەی عەرەبیە کردوونی بەگشت خلافەی عوسمانیە بە واسیتەی ئەم نەعرە قەومیانەوە کە طموحی ئینسانی ئیمانداری کورد کردوتەوە، بچووکی کردوتەوە. شوناسنامەکەی لەو ئاسۆ فراوانەوە هێناوێتی ئەم تێڕوانی نەتەسکە بەوەی کە ئەم کابرایە فکرێکی نەتەوایەتی هەبێ. ئەمە وای لێ کردووە کە خەڵک ئەگەر کورد مافی خورابێ عەرەبێک لەسەری هەڵنایاتێ، ئەگەر عەرەبێک مافی بخورێت تورکێک لەم و دوا لەسەری هەڵنایاتێ، چکە ئینتیمای نییە بۆ قەومیەتەکەی. شوناسی ئەمی شوناسێکی نەتەوایەتیە بە هەموو شێوەیەک لە چواردەورەکان ئەمەیان کردو بە مەبەستی چی؟ بە مەبەستی لاوازکردن.